چاودێران لە ناوچە دابڕێنراوەکان پیان وایە هاوکێشە سیاسیەکان بەرامبەر بە کورد گۆڕانکاری بەسەردادێت بە تایبەتی لە پاش 16 ئۆکتۆبەر لە قانزاجی کوردیش دەشکێتەوە. پێشێن وایە دەبێت کورد جارێکی دیکە ئەو هەڵە سیاسی و ئابوووریەکانی کە کردوبووی لە پێشتر دووبارەی نەکاتەوە. پەیوەندیەکی پتەوتر لەگەڵ لایەنە عەرەبیەکان و ئیقلیمی و نێودەوڵەتەکان دروست بکات کە ئەمە دەبێتە کارتێکی براوە لە گەمە سیاسیەکانی داهاتووی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە. بەڵێ ئەوەی کە دیارە هەمیشە شوتراوە کە سیاست فەنی ممکناتە ئەم مەسەلەیەش بە شێوەیەک لە شێوەکان ێستا وا لێ ئەڕوانڕێکە لە قازانجی کورد بشکێتەوە. دوای ئەو گۆڕانکاریانەی کە بە سەر ناوچەکەیە هاتووە ئێمە پێمان وایە کە گۆڕانکاریەکان بە ئاراستەیەکە ئەڕۆن کە لە قازانجی کورد و لە قازانجی حکوومەتی هەرێمی کوردستان و نەتەوەی کورد بشکێتەوە بە تایبەتیش دوای ئەوەی کە زلهێزەکان کۆدەنگیەکیان هەیە یاخود جیاوازیەک لە ڕاو بۆچوونەکانی پێشووتریشیان تەنانەت دروست بووە بۆ ناوچەکەەوە پێشیان باشە کە هەوڵێک بدرێ بۆ ئەوی کێشە و گرفتەکانی نێوان بەغدا و هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان بەلایەکدا بکەوێ. ئێستاکە بینین بە شێوەیە لە شێوەکان هاوکێشەکە بە قازانجی کورد خەریکە شکێتەوە جارێکی تر چونکە ناکرێت کورد لاواز بێ ینی بە هیچ شێوەیەکنە ئەمریکا و ئەمریکا پێم وانە ینی شەق لەو کارتێک کورد هەڵدەن توان نەو کاردێک کورد فڕێدەنە دەرەوە پشتگیری دەوڵەتێکی عێراق بەهێزبێن لەگەڵ ئەوەن عێراق بە بەهێزی بێنەوە بەڵام بە هیچ شێوەیەک پێم وانە ئەوان کار لەسەر لاوازکردنی کورد بکەن بە پێچەوانەشەوە ئێستا ئاماژەکان دەرکەوتونە دوای سەردانەکانی حکوومەتەوە بۆ دەرەوەی وڵات کە ئاماژەکەم بەرەو ئەوەن جارێکی تر هاوکێشەکە بە شێوازێکی در بشکێتەوە. ئەو هەڵە سیاسی کە بەشێک لە سەرکردایەتی کوردستان کردی ئەویش نەگونجاندنی کاتی هەڵبژاردننی کاتی ڕێفراندۆ بووم کە ئەم دۆخەی لێکەوتەوە کە ئێستا پێویستە سەرکردایەتی سیاسی کورد جارێکی تر سەر لە نوێ بە پەیوەندی دیبلۆماسیەکان یا بڕاتەوە بۆ ئەوەی پەیوەندیەکانی لەگەڵ لایەنە ئیقلیمیەکان و لایەنە دەوڵەتەکاندا بگونجێنێت پەیوەندیەکانی بە قوت کە تاوەکەوەی دووبارە کورد بگەڕێتەوە پێگەکەی جارانی خۆی. لێستادا سەرباری ئەوەی هەرێمی کوردستان ماوەی زیاتر لە 3 ساڵە بە قەیران و کێشەی سیاسی و ئابووری تێپەڕ دەبێت کارگەیشتە ئەوەی لە 16 ئۆکتۆبەر بەشێک لە خاکی کوردستان جارێکی دیکە کەوتەوە ژێر فەرمانڕەوایی حکوومەتی فیدراڵی. بەڵام وەکو چاودێران دەڵێن لە پاش سەردانەکەی سەرۆک و جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ فەڕەنسا و ئەو پشتیوانیە نێودەوڵەتەی کە لە ڕابردوودا هەبووە چاوەڕێ دەکرێت جارێکی دیکە هاوکێشەکە بگۆڕێت و کورد بێتە بەکارەکتەرێکی سەرەکی لە ناوچەکە. بێستون سەلام، کوردسات نیوز، خانەقین.